بەیانیتان باش سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆ منتان ڕەخسان کە توانیم لێرەوە ڕای خۆم و بۆچوونی خۆم خەمەڕوو لە لایەنی خوێندنی ئۆنلاین. بەڵێ مامۆستا فەرموو. خوێندنی ئۆنلاین بە عام خوێندن لە دوورەوە بێگومان لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە. لایەنی ئەرێنیەکانی زۆرترن بەڕای من، لایەنی ئەرێنی زۆرترە زۆر لە نەرێنیەکانی. بەڵێ بەڵێ ئێستا وابزانم مەوجەی چوارەم هاتووە بۆ کۆرۆنا، لەوانەیە دووبارە خوێندن ببێتەوە بە ئۆنلاین. بۆیە بە باشی ئەزانم یەکەم شت بە خێوکەری مناڵ سەرکەوتنی ئەم جۆرە خوێندنە لە دوورەوە ئەوەستێتە سەر بە خێوکردنی مناڵ. دوام قوتابی بەعام ئەتوانی ئیسادە سوودمەند بێ لەم خوێندنە. چۆن؟ ببوورە گوێم لە دەنگی خۆمە بێ بە شێوەیەکی زۆر. خوێندن بە ئۆنلاین پێش هەموو شتێک قوتابیانی پۆلی 1 هەتا قۆناغی پۆلی 12 دوای ناوەندی ئەتوانێت سوودمەند بێ لێی، بەڵام بە مەرجێک توانای ئەوەی هەبێ کە بە بەردەوامی بتوانێ ئینتەرنێت بەکار بهێنێ. ئەوەش طبعاً بۆ قۆناغی دوانەوەند بڵین لە 2 متەوەسطە تا 6 ئیعدادی ئەتوانێ و ئیشە بکە، بەڵام لە قۆناغی سەرەتایی ئەوا بێ بە خێوکەری مناڵ بە دوواداچوون بکە بۆ مناڵەکەی بتوانێت بچێتە سەر بەرنامەکان ئیتر لە ڕێی ئینستاگرامەوە بێ، لە ڕێی تەلەگرامەوە بێ، ئەوە وەستێتە سەر بە خێوکرد لە قۆناغی سەرەتایی. بەڵام لە 3 ناوەندیەوە تا قۆناغی 12 دواناوەندی ئەمە ئیتر بۆ خۆی ئەوان ئەتوانن بە شێوەیە لە شێوەکان ئەو هینە بکەنەوە، ئەو بەرنامانە بکەنەوە. نەرێنیەکانی خوێندن لە دوورەوە قوتابی قۆناغی سەرەتایی لە 1ەوە هەتا 4 ئەم 2 ساڵی کە تێمان پەڕان ئەبێتە بۆشایەکی گەورە لە ژیانی، چکە ئێمە بەعام خۆمان ئەزانین، چکە ئێمە بەعام ئەزانین قۆناغی سەرەتایی زۆر گرنگە لە ژیانی مناڵە، یان تا گەورەشە بێ قۆناغی سەرەتایی هەر بیرەمێنێ. بەڵام ئەم 2 ساڵە بوو بە بۆشایەکی گەورەی دروست کرد لە ژیانی قوتابی کە نەتوانێت بە شێوەیەکی گشتی سوودمەند بێلی. یەک دووری کردەوە لە کەشی ناو قوتابخانە، دووری کردەوە لە هاوڕێکانی، دووری کردەوە لە با بڵین ڕاستە و خۆ مامۆستای خۆی، تێکەڵ بە مامۆستای خۆی بە یا هاوڕێی خۆی نەیتوانی سوودمەند بێ لەو کەشە، کەواتە لێرەیە نەرێنیەکانی ئەوە دەرەکەوێ خوێندن بە ئۆنلاین لە دوورەوە. خوێندن لە دوورەوە. بەڵێ باشە مامۆستا ڕەچاوی ئەو یەکە کراوایە و خوێندکار هەمووی ئامێری زیرەک بەردەستە، ئینتەرنێت بۆیان بەردەستە و بتوانن جارێکی بە ئۆنلاین بخوێن، جارێکی لە ناو پۆڵاندا. با بڵێن هەنێ منتەقە هەیە ئاستی داراییان لەو ئاستە نییە کە بتوان ئەنتەرنێت. ئێستا من لە منتەقەیەک دەرسە دەمەوە ئاستی داراییان ئەوە بۆیان یا بڵین ئامادە ناکا کە بتوانن ئەنتەرنێت بەکاربێنن. لە 160 قوتابی من ئەنتەرنێتی هەبووە، ئەو منتەقەی من نەیانتوانی سوودمەند بن لەو لە بەکارهێنانی خوێندن لە دوورەوە. بەڵام منتەقەی تر هەیە لە کەرکووک با بڵێن ئاستی داراییان باشترە، توانیویانە سوودمەند بن بەڕاستی لە 195 سوودمەند بوونم. باشە تۆڵێ سوودمەند بوونەلەوەی و تۆ باسی کرد و خوێندکار زۆربیان زۆربیان بڵێم بەشێکی کەمیش بێت کە ئەنتەرنێتیان بەدەست نەبێتیان وەزعی داراییان باش نەبێت و ئەو ئەنتەرنێتە بەدەستکەوە ئەو سیستەمە بەکار بێنێت بۆیان سوودمەند بن.
ئایا چۆن تواڵی سوودمەندە ئەو شتە کە لە ماوەی ڕابردووش لە عێراق ئەو سیستەمە جیبجی کرابوو ئایا زۆر سەرکەوتوو بوو؟ بەڕای من بەڵێ خۆی لە ڕاستیە ئەم جۆرە خوێندنە سەرکەوتووە بەڵێ سەرکەوتووە لانی کەم لە 140 زانیاریەکان نەگەیەندرێ بە قوتابی لەوە باشترە کە لە ماڵەوەدان شێ بەبێ ئەوەی زانیاریەک وەرگێ ئەم 2 ساڵە یاخۆ ئەم ماوەیەی لە چیس بچێ هیچ زانیاریەک وەرنەگرێ بەڵێ زۆر باش بوو لە یەکی سەرەتاییەوە تا قۆناغی جامیعە و کولیەش توانیان با بڵێن امتحان بکەن و سەرکەوتوو بنتیایە بۆنە زۆر باشە بەڵام هەر ئەوەستێتە سەر ئەوەی با بڵێن لە قۆناغی سەرەتایی بە خێوکەری مناڵ چاودێری مناڵەکەی بکات و بە بەردەوامی لەگەڵ یا بەردەوام بێ بۆن مەسەلەن بەڵێ باشە مامۆستا ئەرکی مامۆستا چییە لەم قۆناغەدا؟ ئەرکی مامۆستا لێرە زۆر چڕ کراوەتەوە با بڵێن کەم بووە لە خوێندنی ئەم خوێندنی ئۆنلاین با بڵێن لە دوورەوە ئەتوانێ پارچەی ڤیدیۆ لە 1 دقە تێپەڕ نەکات چکە خەت زەعیفە ئەوەستێتە سەرەوەی ئایا بەرنامەکە ئەکاتەوە یان نایکاتەوە مامۆستا بەڕاستی ناتوانێت هۆکاری فێربوون بەکاربێنێەوە مامۆستای سەرەتایی بەڵام لەوانەیە قۆناغەکانی تر باشتر بن لەناو کۆڵدا مامۆستا 45 دقە دەرس بۆ تەڵەبەکانەڵێ با تەڵەبەکان بە زۆرەوە لەو 45 دقە فێری ئەو دەرسا بێت باشە چۆن بە 1 دقە فێرە بێت ئێستا بە نیو سعات خوێندن لە دوورەوە بەڵێ خوێندنی ئۆنلاین لە دوورەوە نیو سعاتە هەر بابەتێک نیو سعاتی بۆ دانراوە بەڵێ ئەتوانێت زانیارەکان بگانێ ئەگەر لە 100 تیش نەبێ خۆ لە 100 لێم 40 بۆ 50 ئەتوانێ باشترە لەوەی خوێنکار دوور بێ لە خوێندن بەڵێ باشە مامۆستا تۆ حەزەکەم بۆم باسکی لە دۆخی خوێندن لە ناو پۆڵدا چۆنە تۆ وەکو مامۆستا لە نزیکی خوێندکاران ئایا هەیە چەند ئەتوانێت لە مامۆستا فێربن لە ناو پۆڵدا و ئەوەش حەزەکەم باسی دۆخی کۆڕۆنا بۆم بکەی وڵای کۆرۆنا بەعام تەئسیری هەبووە بە تایبەتی ئەم 2 ساڵە ئێستا قوتابیمان هەیە بۆ نمونە زۆر زیرەک بووە لە پۆلی یەکی زۆر زیرەک بووە ئێستا بۆتە پۆلی 3 سەرەتایی بێزارە دانانیشێ لە پۆل ئەوێ بچێتەوە بۆ ماڵ ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئەم 2 ساڵە مناڵ دابڕا لە خوێندن بەڵێ تاقەتی جارانیان نەماوە بێ مامۆستا یعنی وا بکە لە قوتابی مامۆستای لێ هاتوو بێگومانە بێ وا بکە لە قوتابی بگەڕێتەوە خۆشەویستی بۆ قوتابخانە بگەڕێتەوە بتوانێ پەیوەندی دروستکە لەگەڵ هەر یان بڵێن بە قوتابیەکان گشتی پەیوەندی خۆشەویستی پەیوەندی تر لە ڕێی یاریکردنەوە لە ڕێی گروپ دروستکردن بۆ ئەوەی زانیاریەکانیان بگۆڕنەوە تا قوتابی بتوانێت بگەڕێتەوە سەر تایمی خۆی بەڵێ باشە مامۆستا تۆ ئەگەر گشتە ناو ئەو مووقفە تەڵەبە تاقەتی نەبێ بیخوێنەوە و مناڵێکی بڵێم ئەبێ مامەڵێکی جودا لەگەڵ ئەو مناڵە بێتەکردن ئەگەر تۆ ڕاستی ئەو مووقفە بۆی چۆن مامەڵەت کردووە؟ من وەرزشی پێکەم بەڕاستی ئێمە ڕۆژانش ئەو جۆرە دێتە ڕێمان و ئەی بینین هەتا پۆلی 5 سەرەتاییش ئێستا ئەوە حەزی بە خوێندن نەماوە من بڵین مامۆستای پۆلی 1 سەرەتایی و 2 سەرەتاییم ئەرکی من زیاتر قورسە مناڵ دێت هەر ڕاستەوخۆ لێ مامۆستا ڕۆمەوە پۆبجی یاریەکەم مەجبورە بمە و کاتە با بڵێن بە جۆرێ لە جۆرەکان خۆم خۆشەویستەکەم لە لای بابەتەکە خۆشەویستەکەم لە لای بەڕاستی هەڵیەسێنم چەند وێنەیەکی پێ ئەکێشم خۆم یارمەتیە دەمەگە سێ و بێ سەیارە بێ بۆ نمونە وای لێکم بابەتەکەی خۆش بێت تا بتوانێت زیاتر خۆی با بڵێن ئارام بگرێ و لە پۆلا دانیشێ و الحەمدلله سەرکەوتوو بووم. باڵێ باشە زۆر باشە مامۆستا حەزەکەم پرسیاریەوە بکەم ئەی ئاستی کۆرۆنا لە ناو مامۆستا و خوێندکاراندا چۆنە لە کەرکووکە؟ بەڕاستی ئێمە پابندین بە ڕێنماییەکانی تەندروستی کەمامە بەکاردێنین قوتابی ئەتوانم بڵێم قوتابی ئێمە کەمە هەر قوتابیەک لەبان 1 تەختەدانین
خۆشمان مامۆستاکان بەڕاستی دوور کەوتونەتەوە لە ئەو دەربڕینی هەستی سۆز با بڵێن دوور دانیشین لە یەک ئەو تێکەڵ یەک نابین زۆر باشە ڤاکسینی کۆرۆناتەوە گرتووە تەمامە بەکارێنین معقم بەکارێنین بۆ دەسوپلمەن من گردم بەڵێ من خۆم گردم الحەمدلله بە سووکی گردم توانیم ئەو نەخۆشیە تێپەڕێنم سەلامەت ویە باشە مامۆستا تۆ وەکو مامۆستایەکی لە ناو پۆڵە دەرسی بە قوتابیان ئەیا بژم تەڵەبەکان 2 ساڵە خوێندنی پەکی کەوتووە ئایا ئەتوانی تۆ لە تاالبێکی یەکی سەرەتایی بێت تا سێ سەرەتایی هیچی نەخوێندی بێت لە سێ سەرەتایی دەرسی چی پێایی دەرسیەکی سەرەتایی یان دەرسی پۆلیسێ ئەو تەلەبە چۆن فێر بێت چۆن دەست پێتان کردووە قۆناغی خواندنی ئەمساڵ سۆلافخان من پێشتم وت لە منتەقەیەکەوە بۆ لە منتەقەیەکەوە بۆ منتەقەیەک جیاوازە بە تایبەتی لە کەرکووک ئێمە هەموو منتەقەکان باری داراییان وەکو یەک نییە بۆ نمونە قوتابیەکانی ئەو بەری جسرەکە بەڕاستی توانیان کتێب تەواوکەن پیت تەواوکەن توانیان زۆر پێشکەوتو یعنی بڵێن سەرکەوتوتر بن لە ئەم بەری جسر من بۆ خۆم کتێبی یەکەمی پۆلی یەکەم تەواو کرد یەکەم وەرز ئێستا لە پۆلی 2 کتێبی دووەمی ئەدەمێ یعنی هێشتا من لە بڵێن بە پۆلی یەک بە پۆلی 2 ئەڵێمەوە لە بڵێن لایەکەوە چکە نیوەی پیتەکان فێربوونە ئێستا باشترن یعنی ئەتوانن زووتر فێری پیتەکانی وەرزی دووەم بن پۆلی 2 ئەخوێنێ بەس من با بڵێن وەکو خۆم لەگەڵ کتێبی وەرزی دووەمی پۆلی یەک کە بە 2 ئەڵێمەوە وەرزی 2 کە بە پۆلی 2 ئەڵێمەوە کتێبی 2شیان پێ ئەڵێم لەبەرەوەی بە زیاتر وتنەوە قوتابی وەریەگرێ کە بە عەربی پێڵێن تەردید زیاتر بیلێرەوە لەگەڵی باشتر وەریەگرێ بەڵێ باشە مامۆستا لە کەرکووک زۆر باسیەوە کراوە و خوێندنی کوردی لەوەی فرامۆش کراوە بۆچی؟ فرامۆش یعنی بۆ فرامۆش کراوە باشە ئەمەوە زامان باشە خوێندنی کوردی باشە خراپ نییە فرامۆش نەکراوین ئەوەستێتە سەر بەهرەی مامۆستا کە چۆن خوێندنی کوردی بەرەو پێشەوە بەرێ بەڵێ باشە مامۆستا دوایی ڕێنمایی بۆ دایکان و باوکان چێکۆت و پێیان بڵێ بۆ یارمەتی ئێوە بکەن کە ئێوە لە ئۆنلاین و لە ناوپۆڵ دەرس بە مناڵەکان ئەڵێن دایک و باوک لە ماڵەوە بێت چی بکەن دایک و باوکی مناڵ جارێ بێ متابعی مناڵی خۆیان بکەن بەڕاستی هەنێ با بڵێن هەنێ ناوچە هەیە لە سنووری خوێندنی کوردی دایک و باوک ئاستی خوێندنی خۆی داماوە با بڵێن ئەو خوێنەواری نییە بەڵام لایەنی کەم ئەتوانێم بە دوواداچوونی مناڵەکەی بکە بۆ خوێندن بۆ فێربوونی وانەکانی ئەتوانی ئاستی زانستی بەرزکاتەوە بەوەی کە نێڵێ بە یاری بە ئەنتەرنێت بکات یاری پۆبجیە ئیترەمەیت هەر جۆرە یاریەکی ترە ئەتوانێ وای لێ بکە ئەرکەکانی جێبەجێ بکە بەڕاستی ئێستا لەم دۆخەیە زیاتر لە 180 ئەوەستێتە سەر دایک و باوکی مناڵ کە متابعەیان بکەن و زۆریان لێ بکەن بگەڕێنەوە سەر خۆشەویستیان بۆ خوێندن بەڵێ مامۆستا سەیران بەهادین لە کەرکووک گەلما بگەلێک سپاس بۆتە بەڵێ بەرەزار ئەمێ وچانێکی وەگەڕێن و چاودانە لەیتە